لەگەڵ ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادەی هۆشبەر بەڕێز ئەرکان بیبیانی قسە دەکەم کە ئێستا لە ستودیۆ لەگەڵمە. بەڕێز ئەرکان زۆر بەخێر بێ. بەوردی ئەماژەم بۆ ئامارانە کرد لە ماوەی ساڵی 2010 تا 2023 و هەروەها سەرەتاکانی 2024. ئایا ئەمارانە مەترسین بۆ سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ خۆی لە خۆیدا بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە سەرتاسەری جیهاندا بە شێوەیە کە دەتوانین بڵێن بەردەوامە لە زیاد بوون. واتە شتێک نییە ئێمە بتوانین بڵێن دەتوانین ئێمە بە تەواوەتی ئەمە ڕابگرین نەخێر، بەڵام ئێمە هەوڵمان داوە بە شێوەیەکی زۆر باش کۆنتترۆلی بکەن ئەمەش بە داڕشتنی استراتیجیەتێک بە ئەوەیە کەوا ئێمە کارمان کردووە لەسەر ئەوانەی بە تایبەت کە کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەر دەکەن. جای ئەوانە ناوخۆی هەرێمی کوردستان مادەی هۆشبەر گۆڕ و کڕین و فرۆشتنی پێوە دەکەن یان خۆت بازرگانی نێودەوڵەتی پێوە دەکەن. ئێمە هەوڵەکانمان بە شێوەیەک چر کردوتەوە توانیمانە بە تایبەت لە ماوەی ئەم کابینەیەدا زۆرترین ڕێژەی ئەوانی کە کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیریان بکەن، دەستگیریان بکەین مەبەستیشمان لێی ئەو بووە کەوا ڕێگریەکی تەواو بکەین و شادەماری هێنانی مادەی هۆشبەر بۆ ناو خاکی هەرێمی کوردستان بڵێ هەرێمی کوردستان کەوتۆتە سەر کەوانەی زێڕی واتە کەوتۆتە سەر هێڵی گەرمی گواستنەوەی جیهانی مادەی هۆشبەر. واتە ئەگەر ئێمە بمانەوە یاخود نەمان هەوێت مادەی هۆشبەر بەم ڕێڕەوەدا تێدەپەڕێ. بەڵام کارکردن و شەون و خۆنی بەردەوام و شەو ڕۆژی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادەی هۆشبەرەکان و هەموو دەستگا ئەمنیەکانی تر وای کردووە لە ئێستادا شادەماری مادەی هۆشبەر بگوازێتەوە بۆ وڵاتانی تر، واتە لە بڕی هەرێمی کوردستان و وڵاتانی تر بەکار بهێنرێن. و هەروەها ئێمە هەوڵمان داوە تەنها کار و چالاکیەکانمان لەوە کۆ نەکەینەوە، بەڵکو ئێمە بە شێوەیەک کارمان کردووە کەوا خەڵکی هۆشیار بکەینەوە لە ڕێگای سمینار لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان و هەروها هەڵواسینی پۆستەرات لە شوێنە گشتەکان لەسەر زەرەر و زیانەکانی مادەی هۆشبەر و هەروها لێژنەیەک پێکهێنراوە بە هاوبەشی لەگەڵ تەبیعی لێژنەی هۆشیارکردنەوە و نێشتنی بەرەنگاربوونەوە و نێشتنی مادە هۆشبەرەکان بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی ناوخۆ، وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی ئەوقاف و هەروها وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە تاوەکو بتوانین بە شێوەیەکی زۆر باش و گشتگیر کاری لەسەر بکەین تاوەکو خەڵکی هۆشیار بکەینەوە و گشت سین و توێژەکان بەیەکەوە بتوانین کۆمەلگا هۆشیار بکەینەوە تاوەکو دوور بکەونەوە لەم ئافاتە. و ئێمە بەڵکو کار و چالاکیەکانمان هەر بەمە نەوەستاوە، ئێمە هەوڵی جدیمان داوە توانیمانە زیاتر لە 600 دەرمانخانە بەڵێننامەیان پڕ بکەینەوە تاوەکو دەرمانی پزیشکی هۆشبەر نەدەن بە خەڵکی ئللا لە حاڵەتی پێویست یان خۆ لە کاتێکدا کە پێویست نەبێتن. و هەروها زیاتر لە 150 نۆڕینگە لە ئێستادا هەڵمەتێکمان دەست پێ کردووە، زیاتر لە 150 نۆڕینگە بە هەمان شێوە بەڵێننامەیان پێپڕ کراوەتەوە تاوەکو پابەند بن بە ڕێنمایەکانی سندیکای پزیشکان و دەرمانی پزیشکی هۆشبەر بە هیچ کەسێک نەدرێت. باشە بەڕێز ئەرکان، ئەماژەتان بەوە کرد کە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک وڵات دەورەدراوە کە شوێنی بەرهەمهێنانی مادەی هۆشبەرن، بەڵام ئەو شادەمارانە ئایا کاری لەسەر کراوە کە هەرێمی کوردستان وەکو ترانزیتێک بەکار نەهێنرێت بۆ هەناردەکردن و هاوردەکردنی مادەی هۆشبەر وەکو چۆن ئێستا لە عێراق دەیبینین؟ بەڵێ ئێمە بە شێوەیەک کارمان کردووە کەوا ڕێگریەکی تەواو 100% بکەین لەوەی کەوا خاکی هەرێمی کوردستان بەکار نەهێنرێت بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر یان خودگواستنەوەی مادەی هۆشبەر لە وڵاتانی ترەوە بەناو خاکی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی تر. بازرگانەکان ناوخۆین بیانین ڕێگەزنامەیان بەتاکید ئەو بازرگانانە بازرگانی بیانین هەوڵ دەدەن ترانزیت بکەن و ئەو مادە هۆشبەرانە لە وڵاتانی ترەوە بگوازنەوە بەم ڕێڕەوەدا. بەڵام ئێمە بە شێوەیەک شەونخونیمان بۆ کردووە و هەوڵ و کۆشتێکی زۆرمان داوە تاواکو بتوانین ڕێگریەکی تەواو بکەین و ئەگەر بێت و سەرنج بدەین ئێمە لە ساڵی 2023 زیاتر لە 3 تەن حەبی هۆشبەری دەستکردمان دەست بەسەرداگرت کە ئەمە خۆی لە خۆیدا ئەمانە هەمووی ترانزیت بوون، هیچی بۆ خاکی هەرێمی کوردستان نەهێنرا بوو، مەبەستیان بوو بەناو خاکی هەرێمی کوردستاندا تێپەڕێن. بەڵام ئێمە وامان کردووە بە شێوەیە کارمان کردووە کەوا بتوانین ئەم شادەمارەیە وشکەین نێڵین هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بەکار بهێنن. باشە تەمەنی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان چەند بۆ چەند بووە تا چەند دەتوانراوە لە نێوان تەمەنەکاندا ئەم ڕێگریانە بکرێت؟ ڕێگەزەکان چین، ئافرەتن، پیاون؟ بڵێ ئەوانەی کە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بەکاردێنن ئەوانەی کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵیدا 180 بەکارهێنەرانی مادەی هۆشبەر پێک دێنن. ئەوانەی کە تەمەنیان لە سەروی 35 ساڵیدا 106 بەکارهێنەرانی مادەی هۆشبەر پێک دێن و ئەوانەی تەمەنیان لە خواروی 18 ساڵیدا 104 بەکارهێنەرانی مادەی هۆشبەر پێک دێنن و 110 لەم ڕێژەیە دەتوانین بڵێن ئەوانن کە لە ڕێگەزی مێن یان خود ئافرەتن.
باشە هەرێمی کوردستان وەکو ئاماژەتان پێ کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەوڵی کرداوە کە سنتەرێک بکاتەوە بۆ شیانەوە و چارەسەری بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە پارێزگای جیاوازەکان ئەم سنتەرانە ئێستا کار دەکەن تا چەندە کاریگەر بووە لەسەر شیانەوەی ئەو کەسانی کە ئالوودەی مادەی هۆشبەرن بۆ گەڕانەوەیان بۆ نێو کۆمەلگا. بڵێ زۆر بەجددی کارکراوە لەسەرکردنەوەی سێ سنتەر لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک و سلێمانی و لە ئێستادا لە ژێر نۆژەنکردنەوەدان و کاری لەسەر دەکرێتن تاوەکو لە داهاتوودا بکرێتەوە و بەکارهێنەرانی مادەی هۆشبەر سوودی لێ ببینن. بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئەوانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەر یاخود لە لای ئێمە دەستگیر دەکرێن لە کاتی ئازادکردنیان ڕێنماییان پێ دەدرێتن و ئێمە لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەاندن و لە ڕێگای سمینارات خەڵکیمان هۆشیار کردوەوە لە ئەگەری ئەوەی کە کەسێک ئاڵودەی مادەی هۆشبەر بێت چۆن چارەسەری خۆی بکات پێویستی بە 2 دکتۆر دەبێت، دکتۆرێکی پسپۆر لە بواری مادەی هۆشبەر و هەروە دکتۆرێکی پسپۆری دەرونی تاوەکو چارەسەری پزیشکی وەربگرێتن و بتوانێت خۆی لەم بارودۆخە ڕزگار بکات و کۆمەڵێک ڕێنماییمان پێداون تاوەکو بتوانن لەو بارودۆخەی کە تێی کەوتون خۆیان ڕزگار بکەن و نەکەونە ژێر کاریگەری مادەی هۆشبەر. باشە چاودێریتان بۆ شوێنە گشتیەکان وەکو کافتریاکان ڕستۆرانتەکان و ئەو شوێنانەی کە ئەگەری ئەوەی هەیە کە مادەی هۆشبەری تێدا بەکار بهێنێت یا بفرۆشێت چۆن بووە؟ بڵێ ئێمە هەڵمەتێکی گشتگیرمان ئەنجام داوە بە هاوبەشی لەگەڵ پارێزگاری هەولێر زیاتر لە 120 کافتریا و ڕێستۆرانتمان بەسەر کردوتەوە لە کاتی بەسەرکردنەوەی کافتریا و ڕێستۆرانتەکان بەڵێن نامە بە خاوەنی کافتریا و ڕێستۆرانتەکان پڕ دەکرێتەوە لە ئەگەری هەر حاڵەتێک لەو کافتریا یان خود لەم ڕێستۆرانتە ئەوە خاوەنی کافتریا یان خود ڕێستۆرانتەکە بەرپرس دەبێت و لە هەمان کاتدا پشکنین بۆ مەعسەلی نێرگەلەی کافتریا و ڕێستۆرانتەکان ئەنجام دەدەین و هەروەها پشکنین بۆ خاوەنی کافتریا و ئەو کارمەندانەی لەو کافتریایە کار دەکەن پشکنینیان بۆ ئەنجام دەدرێت و پشکنین بۆ ئەو کەسانیش ئەنجام دەدرێت کە لە کافتریا یان خود لە ڕێستۆرانتەکانن گومانی ئەویان لێ بکەین کە مادەی هۆشبەریان بەکارهێناو یان خود بەکاری دەهێنن. خۆشبەختانە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان لە هیچ کافتریا و ڕێستۆرانتێک هیچ مادەیەکی هۆشبەر بەکار باشە. زۆر جار پرسیاریەوە دەکرێت کە لە هەرێمی کوردستان کارگی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر هەیە یان نە، ئەمە چۆنە؟ بەڵێ تاوەکو ئەمڕۆکەش لە هەرێمی کوردستان هیچ زۆرێکی مادەی هۆشبەر بەرهەم نەهاتووە، نە سروشتی نەدەستکرد، واتە نە ئەوەی کە دەچێنرێت نە ئەوەی کە لە کارگەکان بەرهەم دەهێنرێت. حاڵەتێک هاتە پێشەوە لە ماوەی ڕابردوو لە ناوچەی مەیدان دەست بەسەر کارگەیەکی دروستکردنی حەبی هۆشبەر دەستی بەسەر داگیرە، ئەمیش لە ئۆپراسیۆنێک کە لەلایەن مکافحەی مخدراتی حکوومەتی فیدرالیەوە ئەم ئۆپراسیۆنە ئەنجامدرا بە هاوبەشی دەست بەسەر ئەم کارگەی داگرە بەر لەوەی مادەی هۆشبەر بەرهەم بهێنە یاخود دروستی بکە دەستی بەسەر داگیرە و ئەو کەسانی کاڵساون بە دروستکردنی یاخود دانانی ئەم کارگێش دەستگیری کران و باشە. ئەگەر لە کۆتایشدا بە کورتی پێم بڵێ ئەم بەرنامە و پلانانەی کە باستان کردم استراتیژیەتی کابینەوەین بە تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان کەم کردوتەوە لە ڕۆی مادەی هۆشبەر؟ بەتاکید ئەگەر بێت ئێمە سەرنج بدەین لە ماوەی ڕابردووە مادەی کریستال کە زۆرترین بەکارهێنەری هەیە لە هەرێمی کوردستان لە خشتەی شەشەمەوە هێنرایە خشتەی یەکەم. بۆچی؟ لەبەرەوەی سزاکەی بەر لە ئێستا سزاکەی سووک بوو، ئێستا سزاکەی تون بووە، واتە لە دادگای کەتنەوە سزاکەی هێنرایە دادگای تاوان و لە ئێستادا دادگاکان سزای تونتری تاوانباران دەدەن تاوەکو خەڵکی دوورکەونەوە لە بەکارهێنان و کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە. دەبینین لە ئێستادا دادگاکان سزای 15 ساڵ و سزای موعەبەد دەدەن بە تاوانباران و لە هەمان کاتدا هەوڵەکان سڕ کراوەتەوە. ڕێزدار مەسرور بارزانی هەڵسا بە دامەزراندنی تاقیگەیەکی تایبەت بۆ پشکنینی مادەی هۆشبەر ئەو مادە هۆشبەرانی کە لەلای ئەو تاوانبارانە دەستی بەسەردا دەگرێت تاوەکو کەیسەکانیان بە زووترین کات یەکلایی بکرێتەوە و دەبینین ئەگەر بێت سەرنج بدەین لە ماوەی ساڵی 2024دا تاوەکو ئەمڕۆ زیاتر لە 800 کەیس لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش یەکلایی کراوەتەوە ڕەوانەی دادگای تایبەتمەند کراون تاوەکو کەیسەکان بە زووترین کات یەکلایی بکرێن و سزا بدرێن. بەڵێ بەڕێز ئەرکان بیبیانی ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادە هۆشبەرەکان زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس.